ئیبراهیمی کوڕی ئەدهەم مەشهورە پێوترە سوڵتانە زاهیدی، کوڕی مەلیکێک بوو لە خوراسان، پیاوێکی دەوڵەمەند، باوکی پیاوێکی دەوڵەمەند و بەتوانا و ئیمکانەتێکی زۆری هەبوو. بەڵام ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕووی لە زوهد کرد و لە خواناسی کرد و جلوبەرجی خۆی گۆڕیەوە لەگەڵ شوانێکی خۆیانە و هەر لەوێەوە بەجێی هێشت و ڕۆیشت، شار بە شار گەڕا، ڕووی کردە عیلم. ئیبراهیمی کوڕی ئەدهەم هات بوو بە تەلەبەی، جارە تەلەبەی باوکیشی بوو، باوکیشی عالم بوو، دوایی بوو بە تەلەبەی محەممەدی کوڕی زیادی جومەحی کە ڕەفیقی ئەبوو هورەیرە بوو ڕەزای خوای لێ. بزانە عیلمەکەی لە چۆ وەرگرتو ئیبراهیمی کوڕی ئەدهەم؟ یەکسەر لە محەممەدی کوڕی زیادی جومەحی کە لە خزمەتی ئەبوو هورەیرە بوو، ئەبوو هورەیرەش ئەو سەحابێ بەڕێزی، هات و قورئان فێر بوو لای مقاتلی کوڕی حەیە کە یەکێکە لە مفەسیرە گەورەکان و لێکدەرەوەی قورئان. ئەمجارە هات فقهی وەرگر لە لای مالیکی کوڕی دینار. ئیبراهیمی کوڕی ئەدهەم لەگەڵ ئەو زوهد و خواناسیە گەورەیە بوو بە عالمێکی گەورە، بوو بە مامۆستای شقیقی بەڵخی ئیبراهیمی کوڕی بەشار، بەقیەی کوڕی وەلید، بوو بە هی ئیمامی ئەوزاعی، بوو بە هی ئیمامی سوفیانی سەوری، بوو بە مامۆستای ئەم نەوعە پیاوان. بەڵام لە زاهیدیە نمونەی پێهێنرێت. لەو زەمانەی ئەفەرمێت لەو زەمانەی ماڵی خۆمانم بەجێهێشت، گومان ناکەم پارویەکی حرامم لە هیچ شوێنە خواردوێ، لە هیچ جێگای. ئەڵێ لە شام خۆم بەکرێدا بوو کە حراسەتی باخێک بکەم، بۆ شتێک پارەم دەست کرد. ئەڵێ دە ڕۆژ حراسەتی بێستانەکەم کرد. کابرا دوایی هات لەگەڵ مادانیشتین لەسەر سفرەیەک نانمان خوارد. هەندێک هەناری لە بەردەم مادانا بوو. دیلەی پرسیم وتی ئەمانە کامیان ئەبێ شیرین بێ؟ وەڵاهی نازانم. وتی چۆن تۆ دە ڕۆژە لەم باخەیت و نەتخواردوە؟ وتم وەڵای قوربان دە ڕۆژە لەم باخەم و تامی هیچ شتێکیشم نەکرد. وتی دە وەڵای ڕەنگە ئیبراهیمی کوڕی ئەدهەم بی، بیستوم ئەهاتووە بۆ شام. وتی کابرا دەست بەجێ کەوتی بەخوا پێچە تۆ ئیبراهیمی کوڕی ئەدهەم بی کە بیستومە هاتووە بۆ شام، دە ڕۆژە لێرەیت و نازانی تامی هەنارێکیانت نەکردووە، هی میوەیەک لەم باخەیە. ئەڵێ هاواری لە خەڵک کردی، کوڕی خەڵکی نەوا بزانم ئەمە ئیبراهیمی کوڕی ئەدهەمە. ڕام کرد لە ناو باخەکەیە، خۆم شاردەوە، قەڵە باڵغی خەڵک ئەوەندە زۆر هاتن، خۆم کرد بە ناو خەڵکەکەیە، خۆم کرد بە ناو خەڵکەکەیە، منیش پرسیمتم کامەیە ئیبراهیمی کوڕی ئەدهەم کامەیە، هەتا خۆم لێ قوتار کردن و هاتمەوە بۆ بەغدا. ئیبراهیمی کوڕی ئەدهەم مەشهورە. لێیان پرسی وتیان سەیدنا ئیبراهیمی کوڕ ئەدهەم بۆچی دوعاکانمان جیرانان؟ فەرمووی ئاخرێوە دڵتان مردووە؟ وتیان بەچی مردووە؟ وتی بە هەشت شت. ئێوە خواتان ناسیوە بەڵام مافی خۆیتان نەداوەتی، ئێوە قورئانتان خوێندووە بەڵام لە سنووری قورئانەکە نەوەستاون، ئێوە ئەڵێن ئێمە پێغەمبەری خوامان خۆشەوێ عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام سوننەتەکانیتان نەگرتووە، ئێوە ئەڵێن خەمی مردنمانە بەڵام کەس خۆی بۆ ئامادە ناکە. خوای گەورە فەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوٌ فاتەخیذوه عەدووە، شەیتان دوژمنتانە کەچی ئێوە هەر یەکێک لە ئێوە خۆی کردووە بە برادەری شەیتان و کەوتۆتە گوناحەوە. ئێوە ئەڵێن وەڵا خەمی جەهەنەممانە و لە ئاگری جەهەنەمە ترسین، کەچی هەموو جەستەتان ماندوو کردووە، لە شولاری خۆتان ماندوو کردووە لە کەسابەتی حرامە بۆی بچنە ئاگرەکەوە. ئێوە ئەڵێن وەڵا هامەزرۆی بەهەشتی خوای پەروەردگارین و بەڵام ئیشیشی بۆ ناکەن. وەختە کە لەسەر جێگاکانتان لەسەر پێخەفەکانتان هەڵەستن، هەموو گوناحەکانی خۆتان، هەموو عیب و عاری خۆتان فرێدەنە ئەولاوە ئەکەونە سەر عیب و عاری خەڵکی. ئێوە باسی گوناح و زوعفەکانی خۆتان ناکەن، ئەکەونەوە گیانی خەڵکی،
ئەی خوا چۆن ئیستیجابەی ببێ بۆتە خوا چۆن وەڵامی ئێوەدات یا سبحان الله برانی بەڕەزم ئیبراهیمی کوڕی ئەدەم لێیان پرسی وتیان باشە بۆچی ژن ناهێنی وتی وەیحەکم لو أمكنني أن أطلق نفسي لفعلت ورا خوتي من أجر بمت أنا خوم طلاق دم خوم طلاق ده جني شي بينم أما يشكلواني كدعاء كان ينجيره